لا قوتابخانەی شۆڕشی کچان 964 دەنگدەر دەنگ دەدات. بەپێو ئامارەی کە لە کۆمسیۆنی و لە سەرپەرشتەرانی تیمی کۆمسیۆنم وەرگرتووە 964 دەنگ لێرە دەنگ دەدەن کە زۆربەیان وەکو دەتوانم بڵێم تا ڕادەیەک هەمویان تیمەکانی بەرگری شارستانی و کارمەندەی بەرگری شارستانین و لە ئێستادا ینی ڕێزیان بەستووە و دەمەوێ کاک سەرکەوت ئەگەر بفەرمووت ئێرە سواس دەکەم کاک سەرکەوت کاڕەش قەدەف سەرکەوت کاڕەش کە وتەبێژی بەرگری شارستانی هەرێم ئەو تیمانە یاخود ئەو کارمەندانە بنکەکانیان بەجێ دەڵێن یان کارمەندی جێگرەوتانە شوێندانە نەخێر ئێمە لە دوێنەوە پلانی خۆمانماندانە ناو شار و دەرەوەی شار هەمووی بە کات دیاری کراوە لە کاتژمێر حوتی بەیانی و تا 6 ئێوارە هەموو بنکە و بارەگاکانمان کاتی خۆی تایبەتی هەیە ئەو کاتێککە بۆی دانراوە دەتوانانی لەو کاتەوە بێت دەنجی خۆی بدا ئەوانەی بنکەکان کرانە دوو بەشێکیان لە بنکە دەمینێنەوە بۆ هەر حاڵەتێکی نەخوازرا و بەشەکەی تر دێ دەنگ دەدەکە ئەو بەشی دەنجیدا کاتەکانیشیان جیاوازە لە دوای یەک نینە کە تەواو بوو لێرە گەڕاوە بنکەی خۆی پەیوەندی بە بنکە خۆی وەکرد ستافی تیمەکانی ڕزگارکردن و ئاکوبژێنەوە لە بنکە هەبوو ئەوینجا ئەوانی تر دێن بۆ دەنگدان و ئەوانەی دەرەوە شار و بنکەکانی کە دەرەوەی شارێشن لایەن بە ڕێبەراتەکانی خۆمانوانەوە ئۆتۆمبیلیان بۆ دابین کراوە ئۆتۆمبیلی کۆستەرمان بۆ دابین کردن بۆ ئەوەی بە خێرایی بێن دەنگ بدەن بۆ بە خێرایش بگەڕێنەوە بنکەکانیان ئەوانەی کە ئەرک و واجباتیان هەیە چونکە خۆ دەزانی هەڵبژاردن هەمومان لە ئینزاری تەواوداین و هەمومان لە ئەرکداین بەڵام بۆ ئەوەی بنکەکانیش ئامادە بن بۆ هەر ڕووداوێکی نەخوازرا و کاتێککە دێن بۆ دەنگدان ئێستا ئاگریش هەبیتن هەر پێڕادەگەن بەڵێ ئەو ستافی تەواو لە ناو بنکەکان هەیە بۆ هەر حاڵەتێکی نەخوازرەوە پێم وابێ هەموو ئەو کەسانی لێرە دەنگ دەدەن تیمەکانی بەرگری شارستانی یان کارمەندایان بەرگری شارستانی قوتابخانە شۆڕشی کچان تایبەتە بە هەموو بەرگری شارستانی سنووری پارێزگای هەولێر بە ناو شار و بە دەرەوەی شار لە دەنگدانی تایبەت لە کاتەکانی سەرەتا پێم وابێ خۆشت دەنگتدا بخۆم ناوەڵایشتان دەنگم نەداوە لەبەر نەخێر لەبەر ڕێکخستنی دەستگاکانی ڕاگەیاندون و کارمەندان هێشتان دەنگم نەداوە